ئەم شخصیەتە مەرموقەی شێخ سەعیدی حەفید، ئەم شخصیەتەی کە سوڵتان پشتی گرتووە، ئەم شخصیەتەی کە سوڵتان کردوێتی بەشت، کردوێتی بە دەسەڵاتدار بێ ئەوەی قودرەتی دەسەڵاتدارانەی هەبێ، کاریزمیە بۆ خۆی بە دینەکە، بەڵام بێەوەی شخصیەت و نفوزی وای هەبێ بتوانێت خەڵکی چکە احتیواکە. گەورە بووە لەسەر حسابی ئەوەی کە بنەمای گەورەبوونی نییە، لەبەرەوە شتێکی طبیعیە کە تووشی ڕوبەڕووبوونەوە بێتەوە لەگەڵ شێخانی تر، ساداتی تر لەناو خانەوادەی خۆیان، لە بەرامبەر تاڵەبانیەکان، لە بەرامبەر نەقشبەندیەکان، یان بەرامبەر بە ئاغا، بەرامبەر بە دەرەبەک، بە خەڵکێکی تر. لێرە لەبەرەوەی ئەو پشتی گرتووە لە 1970 شەوە ئیتر کۆمەڵێکی زۆر نفوز خەڵکێکی تری بەرامبەر بۆ دروست دەبێتەوە کە لە نفوزی ئەو کەمەکەنەوە هەتا سەریەخوا. لە 1970 ئینقلابی ئەلمانیەکان کە هاتن ئیتیحاد و تەرەقی، وردە وردە بوو بە سەرەتای تێکشکانی شخصیەتی شێخ سەعیدی حەفیدیش، و وردە وردە خطوورەت ڕووی کردە ژیانی خۆی، لەبەرەوەی ئەو کەس هەموو ئەو کەسانەی کە ناحەزی بوون نزیک بوونەوە لە ئیتیحاد و تەرەقی، چونکە ئینقلابەکە کرا و مۆدێل گۆڕا، فەرعێکی ئەو ئیتیحاد و تەرەقی کە لە ئەستانە ئینقلابەکەی کرد لە 1970 لە سلەیمانی کردایەوە. یەکێک کە ناوی محمودی جافە، محمود پاشای جاف، بوو بە سەرپەرشتی لقەکە، دوایش بوو بە متصرفی سلەیمانی، هیلیوای سلەیمانی، طبعا بە مصطلحاتی ئەو زەمانە، کە سلەیمانی بەشێک بوو لە ویلایەتی مووسڵ. ئەستانە پایتەخت بوو، ویلایەتی هەبوو وەکو مووسڵ، ویلایەتەکان شاریان هەبوو، متصرفاتیان هەبوو وەکو متصرفی سلەیمانیان، لەوانە بچووکتر و گەورەتر و ئەوانە مصطلحاتی تری خۆیان پێوتر وەکو سەنجەق و ئەمانیان پێوترا.